ئەگەر پێم بڵێ ئەمە وێنی چیە لێرەداتان ناوە؟ من ئەوە وێنەی برامە. من ساحێبی حەوت شەیدم، باوکم و دایکم و 4 خوشک و برایەکم. وەڵا کارە ساتەکە ئەوەنە گەورەیە بەدەم ناخوێنرێتەوە، هیچ عەقڵێک بڕوای پێ ناکات. یعنی حەشر بوو کە ئێمە ئیساڵین حەشر کەس بە کەسۆ نەبوو، دایک ئاگای لە مناڵ نەبوو، دایک ئاگای لە کۆرپەی نەبوو، یعنی پێی بنیایە بە کۆرپەکەیە عەقڵ و ئیدارەی لە دەستدا بوو. چەنەها نەوع کیمیایی وەشیا بوو، هەبی بێهۆشی بوو، هەبوو پێکەنین بوو، هەبوو هاواری ئەکرد، هەبوو مردن بوو کتوپڕ بوو، هەبوو 24 سعات ئەیوت کەوتووە مردووەکە و دواییش هەڵساوەتەوە. یعنی حەشر بوو. تقریبا تا 20 ساڵیش ئێمە هەر چوین لە هەرکوێ گۆڕێک هەڵەکنرا ئەمانوت بەشک و بە جلوبەرگیانە بیان ناسینەوە، بەشک و بە بڵین تەسکەرەیەک بیان ناسینەوە، بەس هیچ ئەچوین جاری وا بوو بە سعات بە 2 سعات شۆفڵ ئیشیە کرد، ئەیان خەڵک یا بەرماڵێک یا شتێک یا بەعزێک ئێسقانی پەراسووکە لە سەرێک لولاقەکانیان دەرێنا و هیچمان نەئەبینی. دوایی فترەیەکی زۆر 20 ساڵێکی چوو بەسەرا ئیتر ئێمە ئیسا ئەژڕۆین لە یادا ئەڕۆین جمعان ئەڕۆین جەژن ئەڕۆین، بەس کە ئەڕۆین خۆ ئێمە تەئکیدیش نین ئەو مردوانەمان لەویا بن. یعنی بە وتنێک ئەڵێن لەویا کەوتون شەید بوون، لەویا کراون بەژێر خۆڵۆ.